مامۆستایان و فەرمانبەرانی موچەڕاگیراو ناڕەزایەتیان دژی بڕیارەکانی وەزارەتی دارایی هەرێم ڕاگەیاند. ئەوان لە تێبینیەکی یاساییدا دەڵێن ڕاگررتنی موچەکانمان بەهۆی پڕنەکردنەوەی فۆرمی بانکە ئەهلیەکان پێچەوانەی بڕیاری 224 دادگای فیدراڵیە بۆ تەوتین لە بانکە حکومیەکان و پێشێلکردنی ئاشکرای مادەکانی 14 و 23 دەستوری عێراقە. لە ڕووی یاساییەوە ئێمە لە هەفتەکانی ڕابردووە سەردانی بەغدادمان کرد، ئەمەمان لە لیژنی مالیە گەیاندووە کە ئەمە نایاساییە. ئەمانیش ئاماژەیان بۆ بڵێ ئەمە تەوتین نییە، ئەمە ڕقم حسابێکە کراوەتەوانێت چکە تەوتین واتە لە بانقێکی حکومیە ئێمە ئەبێم هەژمارە پڕکەینەوانێ نەخوازە ئێمە لە بانقێکی ئەهلیە کە ئەم پارێک کەس نازانێت چێتە گیرفانی کێوەخمان زانێت چینە گیرفانی بەرپرسە باڵە گەندەڵەکانی ئەم وڵاتانە، بەڵام ئێمە ئەمانی لە بانکێکی حکومیە بێ بۆ ئەوەی متمانە پێکراوە بێ هەمە توانێت کۆمەڵی قەرز و کۆمەڵێ پێشینەیە بتوانانی سودمەندبی لەو ڕقم حسابی کە هەتا دا بابەتەکە ئەوە نییە کە چەند کەس ماوە پڕی نەکردوێتەوە. بابەتەکە ئەوەیە کە هەژماری من بە تەواوەتی نادات پەروەرانەیە نایەساییە لە دوور مەودایە کاریگەری زۆر نێگەتیڤیە بێ لەسەر کۆمەڵگا وەک لە بەیاننامەکە ئاماژەمان بۆ کردووە بڕی ئەو قازانجەی کە بۆ بانکە ئەهلیەکان ڕوان مانگانە نزیکەی 3 ملیارە لە کاتێکە پێویستە ئەم 3 ملیارە بڕوا بۆ بانکە حکومیەکان کە جارێکی تر خەرجەکرێتەوە بۆ خزمەتگوزاریە گشتیەکان. نەبوونی سزای لەم شێوەیە لە یاسای خزمەتی شارستانیدا هۆکارێکی دیکەی ناڕەزایەتیەکانە. ئەوان دەڵێن بانکە ئەهلیەکان مانگانە پتر لە 3 ملیار دینار وەک ڕسومات لە موچەی خەڵک سودمەند دەبن لە کاتێکدا ڕێگە بە موچەخۆران نادرێت لە بانکە حکومیەکان هەژمار بکەنەوە. ئێمە وەک کۆمەڵێک لە مامۆستایان و فەرمانبەران تاکو ئێستا هەژماری ئەوانمان پڕ نەکردوێتەوە بە پێی نووسراوێکی پێشووتری وەزارەت بە ژمارە 113 دەرچووە لە 25/2/2026 چەند مانگێکە موچەکانمان ڕاگیرانە و سەرنج و تێبینی یاسایەکانی خۆمان لەم دوو نووسراوە لەم چەند خاڵی خوارەوە دەخەینە ڕوو. کۆتا نووسراوی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم پشتی بە هیچ نووسراوێکی حکوومەتی فیدراڵ نەبەستووە، تەنها ئاماژە بە بڕیارێکی حکوومەتی فیدراڵیەکە بۆچی ژمارە و بەرواری دەخە بڕیارەکەتان بڵاو نەکردوێتەوە تا بزانرێت بە واژۆ چێ ئەم بڕیارە دەرچووە. بۆیە پێمان وایە ئەم نووسراوە وەک ئەوەی پێشوو تەنها هۆکارێکی فشار بۆسەر مامۆستایان و فەرمانبەران کە ئامادەنین ببنە بەشێک لە گیرفان پڕکردنی بانکە ئەهلیەکان کە موچەی ماگانەی بڕی زیاتر لە 3 ملیار دینار لە موچەی فەرمانبەرانی هەرێم و ڕسومات ژمارەی ئەوان دەتێتە سەر ژمارە کەڵەکەبووەکانیان. مامۆستایان و فەرمانبەران داوا لەلایەنە پەیوەندیدارەکانی زۆنی سلێمانی و هەڵەبجە دەکەن بە هیچ شێوەیە کار بەم سزایە نەکەن و دەست بەجێ موچەڕاگیراوەکانیان ئازاد بکەن و چیدی بژێوی خێزانەکانیان وەکو کارتێکی فشار بەکار نەهێنن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.